پێشی سیوێشی ئاب ئەو دەنگ و باسە هەبوو برادرانی پارتی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەتینا هەندێک دەمانگۆوەیە و هەندێک دەمانگۆوان نییە و ڕۆژی پێشترێ من دووژم خواست لۆ کوڕەکانم لۆ ئازاد و لۆ جەمال هەرامان نەکرد هەر ناروشیمان دروست کرد و گۆسمانەوە و بەڕێماکردن هاتنە سولێمانی ڕۆژی پاشترێ سعاتێک ڕۆژما بوو مقڕمان لە سێبەردان بوو تەلەفۆنی مقڕمان هەبوو تەلەفۆنی دەست نەبوو کاکۆسە تەلەفۆنی کرد گوتی مام غەفوور معلوماتمان لە هاتیە هێزەشی حکوومەت بەدەبابەوە هاتە لاجان و برادرانی پارتیش لەگەرن ڕێی گوێر چۆلە ئەگەر هێز بگەی بستێوێندرێکە باشە ئەمیش سەد پێشمەگەم 56مان هەبوو 56ەکە و سەد پێشمەگەم برد هێزەکانی تکا لێوێندەرێ لە بەرامبەری کەزنەزان و سێبەردانمانەوە گوتمە برادران هەشیار بن ئەمن ئەو شۆ دەردەسم بزانین سبەینێ سەدە قەومێ چوومە وێندەرێ لەوێ تەرەکتەرێکم پەیدا کرد قەزبە و خاکەناسم پەیدا کردە مەعمەل قیڕەکە لەسەر ڕێگوێرە لە تووڕەق ڕەت دەبی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بەلای گوێر سەنگەرەکەم لە بۆ تۆپەکە لێدا 57ەکە مەفرەزەکەم بەگە مام کاکلدا لە بۆ دەراوی ڕەزی دەکەوتە قیبلەی ڕێگوێر مەفرەزەشم شینەم کردە مەسوولیان لە بۆ لای کانی قژارێک گوند هەندێک دەوازنی لێ بوو گوتم بڕۆ ئەوێندەرێ مەفرەزەشی شەیمری کوڕم دەیەکەیە لە خوار تووڕەق ناوی سوێرەیە مەفرەزەشم بەگەویدا 3 مەفرەزەم کردە کەمین بەخۆشم لەگە هێزەکە لەکن تۆپەکە مامەوە سبەینێ ڕۆژە نات بوو لە نارشتێن دەبابە شۆڕ بووە نەماژمار چەندە زۆر بوو هێز عسکەری لەگەر بوو برادرانی پارتی لەگەر بوون ئەمەش چەشی قورسمان ئەو تۆپە بوو بیکێسی و قەناز بوو چەشکەمان پێ نەبوو تەقریبەن کیلۆمەترێک مابوو بگەنەما ئەو دوو مەفرەزەی پێشەوە تەقەیان لێکردن ئەمەش بە تۆپەکە لێماندان هێزەکەمان پەرت و پەراو کرد لە جێی خۆیان ڕاوەستان دەبابەکان ڕوویان لە ئەولایەکری بەلای قیبلەوە ئەو مەفرەزەی مامکاکێ دەلاوی ڕەزی